مایکل جاکسن پادشای پۆپ ئەو کەسەی جەستەی هێندەی وشەکان سەمایان دەکرد بە ئەندازەیەک کە چاو دەکەوتە گومانی ئەوەی تۆ بڵێ جەستەیەک هەبێت هێندە هونەری و پڕ ئێنەرژی کە جیای نەکەیت ئاخۆ ئەو شانۆکە دێنێتە سەما یان شانۆکە ئەو 28 ئابی ساڵی 1958 و باپەی هەندێ سەرچاوەی تر 29 ئاب لە ویلایەتە یەکگرتووەکان لە خێزانێکی گەورەدا مایکل جاکسن لەدایک بوو. ژیانی منداڵی لە ناو خێزانەکەیدا پڕ بوو لە قەیران و ململانێ و چەپاندن. هەر ئەمە کاریگەری و ڕۆڵی هەبوو لە پێکاتەی کەسیەتی و لە پاڵ هونەرەکەیدا لە جۆری مامەڵەکردندا تونند و تیژ بوو. لە تەمەنی 11 ساڵیدا ئەندامی تیبی جاکسن 5 بوو، لەوێوە لەسەر تەختەی نمایش دەرکەوت. ساڵی 1964 مایکل هاوشانی تیپی میوزیک کە براکەی دایمەزراند بوو دەستی کرد بە گۆرانی و سەماپ. ساڵی 1970 مایکل بەتەنها لە گۆرانی وتندا دەرکەوت و چەند ئەلبومێکی پێشکەش کرد کە لە ئاستی ناوخۆ جیهاندا پێشوازی گەورەیان لێکرا. لە ساڵی هەشتاکاندا کە جیاکاری لە ناوخۆی ئەمریکا و جیهاندا لە ناو ڕەشپێست و سپیپێست بوونی هەبوو، مایکل وەک ئەستێرەیەکی دیاری ڕەش بوو بە ناوێکی دیار. مایکل لە پاڵ هونەرەکەیدا هەوڵیدا ئاراستەیەکی ئینسانی نیشان بدات و دژایەتی بۆ هەموو جۆرە جیاکاریەک دەربڕی. مایکل جاکسن لە نەشتەرگەریەکی جوانکاریدا ڕەنگی پێستی خۆی لە ڕەشەوە گۆڕی بە سپی، دواتر نەشتەرگەری جوانکاری بوو بە خویەک و تەواوی لاشەی خۆی خستە ژێر ڕەحمەتی دکتۆرەوە. بە جۆرێک گەرسیمای بۆ ماوەیەک جوان بوو بێت، بەڵام سەرنجامی کارەکەی تووشی نەخۆشی هەڵوەرینی پێستی کرد. لێرەوە جاکسن گەر نەشتەرگەری بۆ جوانی دەکرد، بەڵام دوای ئەو تێکچوونە نەشتەرگەریەکانی بەمەبەستی پارێزگاری بوو لە تێکنەچوونی تەواوەتی. هەندێک نەخۆشی وای کرد ماوەیەکی زۆر دەستبەرداری گۆرانی وتن بێت. ساڵی 1995 مایکل جارێکی تر دەرکەوتەوە و گۆرانیەکی بەناوی ئەوان گرنگی بە ئێمە نادەن وت. ئەم گۆرانیە ناڕەزایەتی جووەکانی بەدوای خۆی داهێنا. جاکسن هەر لەو ساڵەدا هاوسەرگیری دەکات لەگەڵ لیز ماری ئەلڤێس، بەڵام دوای تێپەڕبوونی 18 مانگ جیابوونەوە. مایکل جاکسن لا پڕ ڕووداوێکی تەماوی بەسەر ژیانی داهات و بە تۆمەتی هێرشی سێکسی بۆ سەر منداڵێکی کەمەندام ناوبانگی زڕا کە خۆی ئەو تۆمەتەی ڕەت دەکردەوە و بە بەشێک لەو هەوڵانەی دادەنا کە ئامانجیانە سەرکەوتنەکانی ڕابگرن. دوای ئەو تۆمەتانە مایکل ڕووی کردە وڵاتی بەحرین و ماوەیەک لەوێ مایەوە. ئەو دابڕانەی مایکل لە کارکردن هۆکارێک بوو کە لە لایەنی دەرونی و ئابوووریەوە تووشی زیانی گەورە بێت. ئەو کەلێنە گەورەی لە ژیانیدا دروست بوو زۆری نەمابوو بە تەواوی تووشی دۆڕاندنی بکات و دەستبەردار بێت، بەڵام مایکل جاکسن لە بڕیارێکدا بۆ سەرکەوتن با سەر کەلێنی دەرونی و پڕکردنەوەی ئەو زیانە زۆرەی بەری کەوتبوو لە ڕووی ئابوووریەوە و پاشان قەرزداریەکی زۆر بڕیاریدا لە تەواوی جیهان مانۆڕێکی هونەری ساز بکات و پلانی دانا لە 49 وڵات کۆنسێرتی گەورە ساز بکات. بەڕای تیمی هونەریەکەی مەزەندە دەکرا بڕی ئەو پارەی مایکل بەدەستی دێنێت نزیک بێت لە 400 ملیۆن دۆلار، بەڵام نەشتەرگەری زۆر دەرفەتی ئەوەی نەدا تەواوی کۆنسێرتەکانی بکات. تووشی نەخۆشی گەورەی کرد، بەتایبەت سیەکانی یارمەتیدەری نەبوون لە درێژەدانی زیاتر. ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکانی مایکل زیاتر دەبوو. سەرنجام لە بەرواری 25 حوزەیرانی ساڵی 2009 گیانی لەدەستدا. مردنی مایکل مشتومڕێکی زۆری بەدوای خۆی دایەنا. بەشێک لە پزیشکان هۆکاری مردنیان گێڕایەوە بۆ بەکارهێنانی بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر، بەڵام لە شەقامی ئەمریکی و جیهاندا قسەی دکتۆرەکان قەناعەت پێکەر نەبوو. لە دەستپێکی یەکەمی هەواڵی مردنەکەیدا ئەندامانی کۆنگرێسی ئەمریکی ماوەیەک بۆ ڕێزگرتن لە تواناکانی وەستان. دوای 10 ساڵ لە مردنی مایکل، پاسەوانێکی مایکل بەناوی بیل وایفیلد بۆ ڕۆژنامەیەکی بەریتانی ئاماژەی کرد کە دەرمان تاکە هۆکاری مەرگی مایکل نەبوو، بەڵکو ئەو بەرگەی ئەو فشارانەی نەگرت کە خرابوونە سەری و تووشی داڕمانی دەرونی کرد و ئەوەی بە هۆکاری سەرەکی مردنەکەی دانا.